یارانە کوردەوار وەختتان وەخێر. ئێمە ئەمشەو دیبێتێکمانەوێت لە چوارچێوەی دیبێتەکان ئاخرین شۆڕشە. دوو بەش بەڕەسیەکەین. مەسئلێ ئەوەڵێک کە مەترەحیەکەین و ئەمە شەرەفە کوردە کە بۆ ئەوەڵین بار لە تاریخە ئەتوانێت و پێشە قەزایە بکەوێت و بتوانێت مەسائل بخوێنێتەوە بەر لەوەی هیچ کەسێکی تر لەم دنیا خوێندە بێتیوە. ئێمە لە بەش ئەوەڵە دیبێتەکەی ئەمشەوە ئاخرین شۆڕشە لەسەر گەورەترین تەحەولە جیهانە ئەمڕۆ بەحسەکەین. و ئەمما لە بەشە دووەمە دیبێتەکە کە ئەڕۆینە سەرە ئەوەی کە مەواجهەیە کۆرپۆرێشنەکانە منتەقە، مەواجهەیە داگیرکەران و ژغاڵگەرانە سەرزەمینە کوردەوار لەگەڵ مەتن ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ چۆنە و لەکوێ ئەمانە ئشتبایان کردگە و لەکوێ ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئەمانە لە پێ دەرتێرین. پس منم شەو دیبێتێکەکەم لە دوو بەشە و بەشە ئەوەڵی ئەگەڕینە سەر ئەوەی کە کۆرۆنا، کارکردە کۆرۆنا و دنیای دوای کۆرۆنا چه شکلیە. فرە کەسێک بەحسی کرد لەوەی کە دنیای پەسا کۆرۆنا و دنیای دوای کۆرۆنا چییە، کۆرۆنا بۆ دروست بوو، کۆرۆنا بۆ چی کرد و چه سەمەرێکی بوو. ئێمە ئەمە بەڕەسی دەکەین. بەر لە گشت شتێک بێژم اتفاقات تاریخی، ڕووداوە تاریخیەکان ڕوو ئەدەن. وەختێک ڕوو ئەدەن و بەرەبەرە لە بەستەرێکی تاریخیە شکل پەیا ئەکەن، مشت و مڕ ئەخۆن، ئەشێلێن، لێو دوا قەبارەیەکیان لێ تێتە دەرەوە کە بەعدەن ناو ئەنرێن. مەسەلەن هیچ وەخت لە تاریخە مۆردە ئیدعای ئەوروپا دەورانێک بەناو دەورانە ڕێنۆسانس معلوم نییە ئەم ڕێنەسانسە چه فەرقێکی هەستە کە دەورانە میدڵ ئەیجا یا قوڕونە وستا. بەڵام ئەمانە کە قۆناغێک ئەگۆڕن و دەورانێک تەی ئەەکەن، ناگەهەن ناو ئەنێنە سەر دەورانێک. هەرواکە وەختێک سەرمایەداری تێت، دنیای قەبلەز و بەر لە سەرمایەداری، مناسباتی چۆنیەتیە ژیانکردنە ئینسانەکانی، نەوعە جامعە و داڕشتنە جامعەی بەناوە دنیای فۆئۆدالی ناو ئەنن. یعنی تا بەر لە دەورانە سەرمایەداری مەردەمەکە لە هیچ کوێم دنیا بە ئەو لەحزە تاریخی کە تێیا خەریک بوون ژیانیان ئەکرد، نەیان ئەوت فۆئۆدالی و پێیان ناوت دەورانە فۆئۆدالیزمە، بەڵکم وەختی ئەمانە شێوەی ژیانیان گۆڕیا، نەوعی ژیان و زندگیان گۆڕیا، هەڵگڕیان و بە پشتە سەرە خۆیان وتیان ئەوە دەورانە فۆئۆدالی بوو کە ئێمە بەجێمان هێشت. بۆ خاترەوەی ئەم مەوزوعە باش بکەمەوە فلاشبەکێکی تاریخی ئەدەین. بۆ ئەوەڵین بار لە تاریخ چه اتفاقێک کەوت کە ئیدەیە ئینسان بوون بە ئیدەیە ئینسانە بێخود بێمەسرف. لە سەردەمانێکا کە شێوەی ژیان ئاوا بوو، ئیدەیەک لەم ئوروپا، ئیدەیەک کەس بە ناوی کۆنتەکان و کۆنتەسەکان و بە ناوی لۆردەکان و بە ناوی دووکەکان، یعنی بە نەوعێ بەگ و خان و ئەمانە حاکم بوون لە جامعەی ئوروپا. مردم کە پێیان ئەوتن پەزەنت یا ڕەعیەت یا نۆکەر، کە ڕوویان ئەکردە ئەربابەکان، زەمینیان لە ئەربابەکان ئەگرت بکرێ، یعنی ئەبوون بە کارگەرانە سەر زەمینە ئەرباب. زەمینیان ئەکێڵا، بەشێکیان نەدا بە ئەرباب، بەشێکی کەمیشیان بۆ خۆیان هەڵەگرت و ڕۆژێکیش بۆ کلیساکاریانە کرد. بەڵام لە ئوروپا یەواشەواش ئەمانە فێرە بازرگانیە دەریایی بوون. خوریان لە ئینگلیس ئەورد، ئەیان بردە هندوستان. لە هندوستان ئاهەنیان ئەورد بوو
ژاپۆن لە ژاپۆن شمشێر ژاپۆنیان ئەورد بۆ چین و کالایان لە چین ئاورد ئەیان برد لە هندوستان و ئەیان گۆڕی بە بەهارات و بەهاراتیان ئاورد بۆ ئینگلستان. بەرە بەشێک تاجرە دەریاویە پوڵدار پەیابوون. خوری لە شێلم و پیاز و کەلەم و ئەمانە قیمەتی فرەتر بوو. ئەم ئوروپا ئەگەر کەسێک شارەزاوێ لە بریتانیا یەک گورگ مەوجود نییە، یەک حیوانە دەڕەندە بێجگە لە ڕێوی مەوجود نییە. هەمویان کوشتگن، گشتیان کوژیاگن. تۆ لە ئوروپا شوانت نەگەرەکە بە تایبەتی لە وڵاتانی وەکو بریتانیا. حیوانەکانە بەرە دەیتە ناوی زەویەکە دائیمەن سەوزە، دائیمەن ئاڵفی لێ ناوڕێت و ئەم حیوانانە بێ ئەوەی کە تۆ زەحمەتی شوان و وەخێکردنیان بگریت ئەتوانیت هەزاران کاوڕ بەردەیتە ناوی زەویەک و ئەم کاوڕانە بۆ خۆیان بلەوەڕن. ئەربابەکان پێیان برد کە دەرامەدە خوری و داهاتە خوری فرەفرە باشترە لەوەی کە زەمینەکەیان لە دەستی ڕەعیەتێکاوێ تا پیاز بکاڵێت و کەلەم بکاڵێت و شتێکی تر بکاڵێ. ئەوە بوو زەمینەکانیان سندۆر لە ڕەعیەتەکەن. ڕەعیەتەکە کە قاچی لە زەمین بڕیا دەسی بە هیچ کوێنەگەی بوو بە ئینسانی بێکەڵک، هیچ کەڵکێکی نەما. لە پڕێکە هەزاران هەزار بنەماڵەی ڕەعیەت کە بێزەمین کران وەیلان بوون بە ناوە کشوەرە بریتانیا. لادێ بەلادێ ئەگەڕیان لە بەرامبەری مشتی خۆراک و جێگەخەوێکە هەر کارێکیانە کرد. کارە تاقت فەرساوی دەیان ساعەتە کاریانە کرد. ئەم جەمعیەتە کە ڕووینیا لە فرەیی بازەیەکی 70-80 ساڵەی پێچوو تا لە گوزارە بە دەورانە سەنعەتیە سەر و کەلە و شێوەی کارخانەکان لە کارگاهای سنەتی بچووک تێپەڕین وە کارخانە پەیدا بوو. ئەوانەی کە ڕەعیەتە بێزەمین بوون سەیلان و وەیلان ئەگەڕیان لە تەریقە ئەم کارخانانە گیریان بە کارگەری بۆ ئەووەڵین بار لە تاریخە کەلەمەی پرۆلتاریا بە وجود هات. وەڕەوەند ئاغازە دەورانە سەرمایەداری دەسی پێکرد کە بوو بە مشت و مڕی سەرمایەدارەکان، یعنی عیدەیەک ئینسان کە سروەتیان نەک لە ئەجداد و بە ئیرس برد بوو، کە سروەت شمولە هەم پولی ئەکرد هەم شمولە تایتڵی ئەکرد، نەجیبزابوون، پرنسبوون، دووکبوون، لۆردزابوون، سێڕبوون، لەیدیبوون، کۆنتەسبوون. ئەمانە سروەت بوون و جێگەی ئیجتماعی تۆ و کڵاس ئیجتماعی تۆی دیاریە کرد. تازە پوڵدار بووەکان لە ڕێگەی تجارەت و لە ڕێگەی تەولیدا بە فکر ئەمە کەوتن کە وارد قودرەتە سیاسی بوون. بە پوڵ ئەکریا تایتڵ بۆ خۆت بسێنی، بەڵام حەدێکی بوو. ئیجازەیان نەئەدا کەسانێک کە نەجیبزا بوون، ئەشرافزا بوون، ئەمانە بێنە ناو دەسەڵاتە سیاسی، نەقشێکیان بوێت، ڕۆڵێکیان بوێت. بۆ خاترەوەی مثالەکە باشتر تێبگەین، فەرماندەی شەڕەکان، ئەفسەرە پایە بەرزەکانی ئەرتەشەکانی کشوەرە ئوروپاییەکان مەعمولاً کوڕە بەگزا و کوڕە خانزا و ئەشرافزا بوون، مردمی عادی کوڕە سەرباز بوون. بۆیە مەسەڵەن تۆ ئەوێنی ئەرزش ئەرتش لە ناوی ئەمانەی کە لە سنەتێکی کۆنی ئینقیادی بنەماڵەیی و وڵاتیان دروست کرد زۆر لەسەرەوە بوو. ئێستەیش لە ئەرتشەکانی دنیا بە تایبەتی وڵاتە قەدیمی ئوروپایەکانە هەنووز کە هەنووزە فەرماندە گەورەکانیان و فیدمارشاڵەکانیان و ژنراڵەکانیان بە تایبەتی لە بریتانیا جزء تەبەقەی ئەشرافن و هەڵگیرە تایتەڵە سێڕن.
ئەوە بوو کە ئێوەوێنن لە کۆرپۆریشنە جوولەکەی ئانووسی ئێرانیشا لە دەورانە ڕزای پەهلەوی شاح و ئەرتەشی بوون فرە مهم بوو، چون ئەرتەشی بوون بەشێک بوو لە تەبەقەی خان و خەوانین و ئەشرافزا. پس ئێمە لەگرا بە شتێک پەیمان برد، عدەیەک ئینسان لە ڕەوەندە ژیانە کۆنە خۆیان دوور خەرانەوە، بوون بە ئینسانی بێکەڵک، بوون بە ئینسانی بێمەسرەف، و ئەم ئینسانانە کە تا دوێکە ڕعیەتی سەری زەمین بوون و جووتیار بوون و کەشاوەرز بوون، ئمڕۆ حەجێکیان لەدەست نەما، و لە ڕەوەندێکە زیاتر لە 70-80 ساڵ جەمیەتی ئەمانە فرەی کرد، بەرەبەرە ئەمانە هاتنە ناوە جێگەهایە بەناوە شارهایەک مەوجود نەبوو، شارهایەکی بچووک بچووک، مەراکزە تەجەموعیەکی بچووک بچووک، خێڵە کۆچە ئەمانەی گەورە کرد، و ئەمانە بوون بە کرێکارە کارخانەکان. بەم دەورانە وتیان دەورە ئاغازە دەورانە سەرمایەداری. کارل مارکس لە مانیفێستی حیزب کۆمۆنیستا کە تێتە سەر شکۆی دەورانە مۆدێرنیتە ئاوا دەست پێیەکە. کارل مارکس ئێژێ مۆدێرنیتە گەورەترین معجزەی تاریخی ئینسان بوو، بە پێچاوانەی ئەوەی کە نەقدیشی ئەکات بە تەمامە قودرەت عاشق مۆدێرنیتەس و ئەوەی کە سەرمایەداری ئێشێ بەسەر دنیا حاکم بوێت تا ئەم بەعدەن بتوانێت لەگەڵ یاشەر بکا و سۆسیەلیزم پیادە بکە. ئەس لەگرا مارکس تەشویقە سەرمایەداریەکە و مۆدێرنیتە. مارکس معتەقدە کە لە توولە تاریخە بەشەریەتە ئەم اتفاقە گەورەیە کە سەرمایەداری خستی حەجتێکی تر نەیخست. سەرمایەداری ملیۆن 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 ئینسانی لە بن مەغارەکان و لە ئەشکەوتەکان و لە ناوە جەنگەڵەکان و لە لادێکان و لە لادێ دوورکەوتووەکان و کۆ کردۆ هاوردینی و بەسیجی کردن و ڕژاندنیە ناوی جێگەهایە بەناوە شار، جێبەجێکردنە ملیۆنها ئینسان بە یۆمنە ماشینە بخار و هاتنە سەنعەت و کارخانە و خەیلێکی عەزیمی مەردمی برسی بێکاری بێزەمین توانی ئاغازە تەمەدونە جەدیدە سەرمایەداری بێ. لەم گۆڕانە و لەم تەغییرە ملیاردها ئینسان نابود بوون، لەم ئیجبارە، لەم گۆڕینی جەهانە، لەم جێبەجێکردنە ملیۆنها و ملیاردها ئینسان لە تاریخە 200 قسوور ساڵە پێش تا بە ئێمڕۆ لە بین چوو. ئەغای کارل مارکس ئەوەنە شیفتەیە جەهانە سەرمایەداریە کە معتەقدە ئستعمارە وڵاتانە غەربی لەسەر وڵاتهایی دواکەوتک ئەمریکی پیرۆز مەیمون و کارێکی دروستە، چون ئەمانە خۆیان تەوانە بیانە نییە بەم گوزارە بکەن و ئەمە بەعاسەوێک ئەمانە بە هەر بەهایەک حتا ئەگەر بە بەهای مردنیان بێ، برسێتیان بێ، بەکۆی لە کێشانیان بێ، وارەدە دەورانە سەرمایەداری بوون. ئەم پێشزەمینەمەوت گەرەکمە بزانن ئەم ئەسرەی ئێوەتیا زندگیەکەن دوای 300 ساڵ گەورەترین اتفاقە تاریخی کەوتگە و جەهانە ئەمڕۆ تەکە جەهان دوێکا فەرقەکە. ئێوە وانە سەروبەندە گەورەترین پرۆژەی تاریخە معاسر و تاریخە بەشەر. ئێمە لەگەڵ لە بەردەمە مەخوفتەرین پرۆژە قرارمان گرتەکە. ئێوە شاهد بوون فرە کەسێ سەبارەت بە کۆرۆنا دووە، هەر کەسێ لە زاویەک و دەسی بۆ برد لەوەی کە ئەمە دروست کراوە، لەوەی کە ئەمە گەلێکیانە جەمیەتە هەر ئەم پرۆپاگاندانەی کە ئێوە ئەیشنەفن بڕێکی وا واقعیەت بوو، بڕێکی درۆ بوو، بڕێکی تەئاتر بوو و تەئاتر ئەم دەوڵەتانە.
بەڵام هیچ کەسێ نەیوت چه اتفاقی قەرارە بکەوێ، هیچ کەسێ نەیوت ئەم کۆڕۆنا بۆ هات، بۆ ئەمێنێتەوە و چۆن ساختارە جەهان ئەگۆڕێ و دنیای پەس ئەس کۆڕۆنا و دوای کۆڕۆنا چه شەکڵیە. بۆ خاترەوەی من ئەم مەطلبە بکەم و مەجبورم یەک سری مقدمات دەرەم مۆردە بێشم. لە دنیایەکە کە ئێمە ئەمڕۆ زەندگیەکەین لە جێگەیەک لە لۆس ئانجلسا بەناوە سیلیکۆن ڤەلی، ماوەی 20 ساڵە ئەدێ ئینسان لە زەمینێکی بچووکە ملیارد ئینسان کوڕێ زەمینیان داگەسە بەر بۆمباران. ئەمانە کێن؟ ئەمانە ساحبە کۆمپانیهای گەورەیە سافتوەری و ئەپلیکیشنی ئۆنلاینن، هەر لە ئەپلیکیشنە خەدەماتیەوە تا ئەپلیکیشنهای جۆرا و جۆرە بیزنسی، هەر لە موتۆر ئەنجینەکان و لە گۆگل و یاهوو گرتگە تا یوتیوب و ئیبەی و ئامازۆن تا نێتفلیکس و تا ویچەت و تا واتساپ و تا ئەنچێ کە ئێوە دەرمۆردە ئەمە ئەزانن. نکتەیەک لە گرافرە مهمە و ئیشی ئەمە بکرێت و من لە دیبێتەکانە پێشووتراوتم سروەت لە دنیای ئەمڕۆ فەرقە کاتەکە دنیای گوزەشتە. جاران سروەت یا بە ئرس ئەهات و لە ڕێگەی زەمینەوە بەدەست ئەهات، تۆ مەشیە زەمینت وایە تا ئاڵەف جەڕت بوێت، تا مەزرات بوێت، تا سروەتمەندوی پەستۆیشی مالکوی زەمینداروی، یا لێم دوامەشایە تۆ کارخانەداروی بۆیە ئەگەر وەبیتان بێت قەبلەن کاوران مالک و ئەیان و کاوران مالک زاس کوڕە پوڵدارە ئەشراف زاس، لێم داشتێ بووە مۆدیان و کاورا بەچە پولدارە، بەچە پولدارە بابا کارخانەدارە، باوکی کارخانەی هەست. لێم دووە کاورا بووە بەچکە بازاڕی، پس تۆ پوڵت یا لە مەزرادە لە هاورد یا لە کارخانە دەرە داهاورد بە تەولید بە بەرهەم هاوردن یا بە بازرگانی کردن بەدەستە داهاورد دە بازاڕە. سروەتە دنیای ئەمڕۆ بە هیچ کام لەمانە بەدەست نایێت. سروەتە دنیای ئەمڕۆ بە زانست بەدەستێت و ئەمە ئەسڵەن ڕەبتی بە جەهانە ماڵی نییە و اقتصادە ماڵی و فاینانسی نییە. ئەم جەریانە کاملەن فەرقەکە. اتفاقاتە گەورەیە تاریخ و ڕووداوە گەورەکان و تاریخ دەیان ساڵ توولی کێشا تا گەیشتە ئێمە و ئێمە هەنووز کە هەنووزە لە فرێک لەمانە ئاگادار نین. بەڵام بۆ ئەوەڵین بار لە تاریخە ئەوە ئومەتی کوردیە ئەزانێت چه اتفاقی لە دنیا کەوتگە، بەر لە گشت کەسێ لەم دنیا، بەر لە گشت کەسێ لەم دنیا، و ئەوە با بمێنێتەوە و ئفتخارەکەیشی بمێنێتەوە بۆ خۆتان کە ئێوە ئێستا ئەیزانن و ما بەقیە جەهان نازانێت. وار کەسێکیش کە مدعیە ما بەقیە جەهان ئەزانێت بچێ سەنەدەکەی بێرێت، بچێ بێژی کێ بەر لەم دیبەیتی ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ ئەم ئیشارە ئەکا و ئێژێ ئەم اتفاق بنیادی ناکەوێ. گشت کەسێ ئێژێ دنیای دوای کۆڕۆنا، بەڵام کەس نایێژێ دنیای دوای کۆڕۆنا چه شەکڵیە، چۆن گۆڕیاگە، کۆڕۆنا چیەکە. بۆ ئەوەی کە بەحسەکە جێبخەم گەرەکمە ئێوە واردە مەقولەیەک بکەم بەناو دنیایە لاهوت، فەزای سایبەر و فەزای ئینتەرنێت. بزانن ئێوە هەر کامتان لە ژیان ڕۆژانەی خۆتانە هەنێک کەرەسەوە کارتێرن، هەنێ تولز و ئەبزار بەکارتێرن. مەسەلەن ماشین ئەبزارە، مشار و هەڕە ئەبزارە،
تەور ئەبزارە، پێشگوشتی و دەرنەفیس ئەبزارە، جەعبەی ئەبزارە بۆ کارە، دووچەرخە پاسکیل ئەبزارە. مەسەڵەن تۆ دووچەرخەیەکە سێنی بە $100، تۆ 24 سەعاتە نیتە پشتە دووچەرخە، فو ناکەی لە زەنگەکەی پاکیکەی تۆ ڕکاب لێبەی بڕۆیتە ناو خیابان بسوڕێت و تۆ لەوانەیە لە توولە ڕۆژە فرە حەزی پێ بکەیت مناڵویت 3 ساعت 2 ساعت دووچەرخە سواری بکەیت کە ئێمە مناڵ بووین وەکو بازی دووچەرخە سواریمانە کرد، بەڵام 24 ساعت لە اختیارە دووچەرخانە بووین. پس پوڵمانەدا کە ئەبزارمانە سند. تۆ لە ماڵتا کەرەستەی فرەت هەست، ئەم کەرەستە فقط زمانێک کە گەرەکتە کاری لێ بکێشی استفادەی لێەکەی، ما بەقی ڕۆژ داتناوە و کاری لێ ناکێشی، لەوانەیە کەرەسەیەکت هەبێ بە مانگ نەڕۆیتە سەروەختی وە بەکاری بێنی. بەڵام اتفاقی کەوتگە ئەکسەریەتی ئەوەی کە ئێستا گوێ لە منەگرن خەریکن بە سمارتفۆنێک گوێ لە منەگرن، وەوانە ناوی ئەپلیکیشنێک بە ناوی فەیسبووکە، و ئەم ئەپلیکیشنە فەیسبووکە تۆ خۆتیش نازانی لە توولە ڕۆژە چەند سەعات لە عومرت تۆوە. تۆ چەند ساعت وایتە فەیسبووکە نازانی، بەرمینسە پێدێژە. با بزانی لەم دنیا هەرچیە کە پوڵت بۆی نەدا تۆ مەحسوڵە ئەو مەحسوڵە تۆ نییە. فەیسبووک نەریاگەسە اختیارە ئێوە بە بەلاش چون بەلاشە خوا خەیریان بگا. فەیسبووک ئەوەی ئەیفرۆشێتەوە ئێوە گشتان بەرهەمی فەیسبووکن، من بەرهەمی فەیسبووکم، ئێمە ئەفرۆشێتەوە. فەیسبووک بە هەر تەعدادێک کە بتوانێت ئەندام بگرێ خوی ئێمە، سەلیقەی ئێمە، ڕەفتاری ئێمە، هەڵسوکەوتی ئێمە ئەفرۆشێتەوە بە خەڵکی. و ئەو ئێمە ئەفرۆشێتەوە بە کۆمپانیەکانی تر. بۆیە تەمامی تەلاشی فەیسبووک ئەمەسە کە ئێمە زیاترین کاتی عمری خۆمان لە فەیسبووکا بین و دائیمەن فەیسبووک چەکەین. تۆ بەم دەسە ئینستاگرام بگرە، ڤیچەت بگرە، تیکتاک بگرە، هەرچی کە ئەپلیکیشنە مەوجودە بە ناوی تۆڕە کۆمەڵایەتیەکان فقط، ئیتر ئەوانەی بازرگانی وانە بەردە، ئەوانەی ئینتەرتەینمنتی وەکو یوتیوب بەردە. تۆ فکرەکەی بۆ فەیسبووک ئاپشنی جۆرا و جۆری بۆ تۆ دانیاگە، مەسەڵەن نۆتیفیکیشنی دانیاگە لە پڕێکایشی دینگ یا وا لەسەر ویبرە و گوشیەکە تەکانە خوابەوە. با بزانی ئەوانەی کە لە سیلیکۆن ڤەلی دانیشتگەن متەخەسسینە گەورەیە ئایتین، متەخەسسینە گەورەیە ڕەوانشناسی و دەروون ناسین، گەورەترین تکنیکای جەهەن بەکار ئەوەن، مەخفیترین سڕە جەهەن بەکار ئەوەن. تۆ معتادە دنیای ئینتەرنەتی بکەن و ئێعتیادە بە سمارتفۆن و ئێعتیادە بە ئەپلیکیشنەکان، لە ئێعتیادە بە سەختترین مادەی مخدر سەنگینترە و غەیرە قابلە تەرکە و تەرک نادرێ. ئەگەر ئێمە ئەم پەشزەمینە ئەزانین و ئەزانین ئەمە واقعە و ڕاستە، یەک اتفاق خەریکە ئەکەفێ. کۆرۆنا بۆ هات؟ کۆرۆنا لە پڕێکا هات؟ نا، لە پڕێکا نهات.
کۆرۆنا نەک لە پڕێکانە هات تەبعاتە کۆرۆنا دوای ساڵێک ئیستر دەرئەکەوێت کۆرۆنا بۆ چ مەبەستێ هات ئێوە لە خۆتان سوالکەن ئایا تبقە نەزەراتێک کە بڵاو ئەکرێت و لە شەبەکەهای ئیجتماعی کۆرۆنا هاتکە کە جەمیەتە زەمین کۆنتڕۆڵکە نە کۆرۆنا هاتکە کە ئینسانەکان بکوژێن نە کۆرۆنا هاتکە کە فرۆش بکەن نە کۆرۆنا هاتکە ماسک بفرۆشن نە کۆرۆنا هاتکە فقط واکسن بفرۆشن نە ئەی کۆرۆنا بۆچی هاتکە کۆرۆنا کێ دروستی کردەکە بۆ ئەم نەخۆشیە ئێشەی دەرمان نەوێت ئێشێ بەناو واکسن لێبن و دائیمەن خەر تەعقیب گرتن واکسەناوێ وەختی کۆرۆنا هات چه اتفاقی کەوت وەختی کۆرۆنا هات دەیان و سەدان ئەپلیکیشنە ئۆنلاین نەسب کردیا تۆ هەر دوکانی ئەڕۆیت ئەپلیکیشنێکە مەشیە داونلۆد کردە ئادرست ئینوانت ئسکانیان بکردە تۆ کوێی تا بتوانن بە شوێن تۆ بگەڕێن لەم ئەوروپا ئایا فقط بۆ کۆنتڕۆڵە بەشە کۆنتڕۆڵ دانین و بەشە کۆنتڕۆڵ فەرامۆشکەین لەگرا یەک اتفاقە گەورەی تاریخی کەوتکەوە بە شەریەت لێ بێخەوەرە و ئێوەی کورد مشەو لێ ئاگاون جەهانە پەس ئەس کۆرۆنا چییە جەهانە پەس ئەس کۆرۆنا و کارکردە کۆرۆنا ئەمە بوو کۆرۆنا و ڤیرۆسە کۆرۆنا ملیاردها ئینسانی کۆچی ئیجباریدا لە زندگی واقعیان بە زندگی ئۆنلاین هەروەکو چۆن لە دەورانە سەرمایەداری ملیۆنها ملیۆن ئینسان کۆچ دریان لە لادێکان و لە جەنگەڵەکان و لە ئەشکەوتەکانە بۆ ناو شارەکان و تەبدیلکردنیان بە پرۆلەتەر تەبدیلکردنیان بە هێزە بەردەی کار هەروە کە سەرزەمینە کوردەواریان داگیر کرد و جەهانە کوردیاندا بەرحەجمە و تەواو شێوە و سەبکە ژیانە ئینسانە کوردیان لەبین برد و حەملەیان پێکرد لە ژێرە ناو مۆدێرنیتە و شارە گەورەکانیان دروست کرد و ئوردوگاکان و شکلی بدەن و قەوانین و مناسبات هاتن و قانونی تیمارستانەکان و بیمارستانەکان و قانونی زندان هات و یەک لە دوا یەکتریان تەکمیل کرد و شاری گەورەی مترۆپۆلۆتەنی ملیۆن ملیۆنیان دروست کرد کۆرۆنا زەربەیە گەورەیە تاریخی بوو کە ملیارد ئینسانی کۆچدا بە دنیایە لاهوت بە دنیای ئۆنلاین بەخێر بێن بۆ دنیای ئۆنلاین بە زۆری شەق ملیۆن مناڵە تازە پێگەیگە 4 ساڵان و 5 ساڵان خریانە ناوە جەهانە لاهوت جەهانە ئۆنلاین ئێوە ئمڕۆ دوو زندگیتان هەست زندگیە کە لەشتانەی کات لە ناوە احتیاجات و ڕۆژانەی خواردن و خەفتن و زندگیەکی لاهوتی ئۆنلاین لە کار لە فعالیەتی شغلی و کەسب ثروەت لە تەئمینە غەرایز تەئمینە عاتفە ڕێگەهای جۆرا و جۆرە زندگی کردن ئینسان نە کۆچ نەدریا بۆ مریخ بەڵکو ئینسان کۆچ دریا بۆ دنیای ئینتەرنێت و ئەمە کار کردە کۆرۆنا بوو غولێ وەکو فەیسبووک غولێ وەکو تویتەر غولێ وەکو یوتیوب غولێ وەکو ئامازۆن غولێ وەکو عەلیبابا مەشیایان ملیارد ئینسانیان بەهاوردایەوە و ساکنیان بکردایە لە ناو مترۆپۆلەکانە ئۆنلاینە وە کۆچێندان هەروەکو چۆن ئەربابەکان زەمینیان لە ڕەعیەتەکان سەندۆ هەروەکو چۆن ڕەعیەتەکان کەوتنە بێکەڵکی و کەوتنە ئاوارەیی و لادێ بەلادێ گەڕیان و حازر بوون لە مقاوڵە یەک لقمەنانە دەیان ساعت کارکەن لێو دووە تەنیاندا بە کارخانە و تەنیاندا بە کارە 18 ساعتە و 20 ساعتان لە نێوە کارخانەکانە بە مەعاشێکی کەم و حقوقێکی کەم
لێو دوا مەجبور بوون ژنەکانیش بوون بۆ خاتری ئەوەی کە هێزە ژنەکان بگرن و هەرزانتر لە پیاکان بیسێنن لێو دوا کە مناڵەکانیان بردەناوە کارخانەکان تەحتەناوە ئەوە تئۆریان هاورد وتیان بەرابەریە ژن و پیاک وتیان فەمەنیزم بۆ خاتریەوەی هێزی کاربێرن یەک تەقوێتە هێزە کارخانەکان بکەن دوو پیاگ و هێز پیاگ کنترۆڵکەن و بێرنیە خوارەوە و لە کنار ئەمە بنیادەکان لە یەکتری بترازێنن تا شیرازەی جەهانە تازە دابنێن لە 30 ساڵ ڕابردووە لە ئینقلاب و عەسرە ئینقلاب دیجیتاڵە اتفاقێک کەوت بەرەبەرە ئەوەی کە ئینسان خەریکی بوو دەسی بۆ ئەبرد وەکو اتفاقاتی کە بەر لە دنیای سەرمایەداری کەوت و هەمووی بەر ئەساسە اتفاق بوو ڕووداوێک بوو و شانسێکی تاریخی بوو و ئەمان سەری بەنەکان هەرگرت هەتا هەڕۆڵیان کرد هەتا هەڕۆژاندیان خۆشیان نەیانزانی بەرەو کوێ ڕوا دنیای ئانلاینێک کە ئەمانە دروستیان کرد فکریان نەکرد وای لێبێ بەڵام خەریکە وای لێتێ بۆ ئەوەڵین جار لە تاریخا ئێوە شاهدن زەرفە چەندین مانگ ڕابردوو سروەتێکی عەزیم تەوەسۆتە ئەم ئەپلیکەیشنانە جێبەجێ بوو کابرای ساحبە ئامازۆن لە 140 ملیارد دۆلار خەیرێ چەند مانگە تێپەڕی کابرای ساحبە تەسلا کابرای ساحبە فەیسبوک کابرای ساحبە فڵان سایت و فڵان ئەپلیکەیشنە ئینتەرنەتی تەقی لە دەورانە کۆرۆنا و ئەم سروەتە عەزیمە تاریخیە لە هیچ دەورانێکی تاریخی بەشەریەتە تەولید نەبوو کارخانە نەیتوانی تەولیدی کە بورس نەیتوانی تەولیدی کە و لە دنیای ئۆنلاین تەولیدی کرد تەمامە ئەو کشوەرانەی کە ئیعلامە قەرەنتینەیان کرد و هەماهەنگ بوون گشتیان لەم بەرنامە ئاگادار بوون ئێران کۆرپۆرەیشنە جوولەکەی ئانووسیە ئێران کەسیفترین دەوڵەتە کۆرپۆرەیتی بچن سرعەتە ئینتەرنەتی ئێستاتە کە دەورانە بەر لە کۆرۆنا فەرقەکە میزانە کاربەرانە دەورانە ئینتەرنەتیە ئێستەیتە کە قەبلان فەرقەکە ملیۆنها ملیۆن ئینسان ئەمڕۆوانە ناوە دنیای ئۆنلاینە تەبلیغ تێت ئێژێ معلمی ئەهوازی سروەتی 1 ملیاردی باوکی میرات 1 ملیاردی باوکی کردە خەرجی مناڵە فەقیرەکان وان ناتوانن سمارتفۆنیان بوێت وان ناتوانن ئایپەدیان بوێت چون ناتوانن بڕۆنە مەدرسەوە دەرس بخوێنن بۆ خاتریەوەی ناتوانن لە ئەپلیکەیشنە ئۆنلاین کەڵک وەرگرن خەڵکی کوردەوار لە بیرتان تێ خەڵکی ئێمان بە چی فاسد کرد جوانەکانە ئێمان بە چی فاسد کرد ئەقلیان فاسد بوو لەشیان فاسد بوو نابود بوون بەچی پیاوە قەدیمیەکانی ئێمە و بنەماڵەکانی ئێمە نابود بوون لە بیرتان تێ بە بیانووی چی لە ژێرت دەسە حکوومەتە جمهوریە ئیسلامیە وا کوڕ و کەنیشکی لە یەکتری جگێ کردبووە لە دەورانی سەرەتایی و دەبیرستانە لە دانشگا کوڕ و کچی قاتی یەکتری کرد لە تەمەنی 17 ساڵەیە وا ئینسان لە ئەوجی بلوغی جنسیە لە ژێر چ بەهانەیەک کابراوان نەی ئەهێش کەنیشکەکەی حتا دەری نانەوایی بڕوانانێ بسێنێت حتا سەری کوچە بڕوا لە بەقاڵیە کاسەیە ماس بسێنێت لەسەر چی کابرا دەسی لە کەنیشکەکەی شۆرد کەنیشکەکەی ڕوویە عێراق و کرمان و سیستان و تاران و کەرەج و نەوشەهر و بوشەهر دەرسی خوێند لەسەر تەوجیه دانشگا بوو وتی کەنیشکەکەم دەرس ئەخوێنێ گەرەکە بێتۆ خانم دۆکتۆر کەنیشکەکەم گەیەکی بێتۆ لیسانس بێتۆ فۆق لیسانس باوکەکە چوو خۆی هەڕاج کرد کولیەی فرۆشت ماشینی فرۆشت 3 جارکاری کرد تا بتوانێ پوڵی کەنیشکەکەی وە ئەڕواتە شارێکی تر دەرس خوێنێ تەمین کە ماڵی بۆ بگرێ خابگای دانشجووی بۆ بگرێ خەرجی بکێشێ پوڵی تەرمەکانی بدا لە ژێرە چی لە ژێرە کەسبە مدرکە تەحسیلی وا ئێستا ئەکسەریەتی ئەم کەنیشکانە بێکارن وەرێ خروجیەکەی بوو بەچی خروجیەکەی دانشگا بوو بە فەسادێکی عەمیقی ئیجتیماعی لە ناو جامعەی ئێمە ئەوەڵەن ئەوانەی چوونە دانشگا باسەواد نەبوون دوومەن هیچ تەخەسوسێ فێر نەبوون سێومەن کە هاتنە دەرەوە کارگیریان نەهات بەڵام لە دانشگا فێرە مەسرەفە مەوادە مخدر لە ژێر شعارهای پۆست مۆدەرنی بوون فێرە پەکەجهای جەدیدە دنیای پۆست مۆدەرن بوون لە فۆمۆنیزم گرتگە تا LGBT و حقوقە هۆمۆسێکشواڵەکان
لە ئەنواو ئەقسامی وەرژەنی جەدیدی سەکس گرتگە، تا سەکسە لەگەڵە تۆی و دیلدۆ، تا سەکسە لەگەڵە لۆلیتا. دانشگاکان علم تەولید نەبوو، نخبەن هاتە دەرۆ، فەساد هاتە دەرۆ. باو کێسێ کە نیشتی هەناردە ئەم شار و ئەو شار کە هاتنەوە مشتێ مەدرەکداری پڕمدعای کاول هاتنۆ. لە ژێرە چ ناوێ ئەمڕۆ مناڵە 4 ساڵەی تۆ ئایپەد واوە دەسیوە کاکە گیان؟ لە ژێرە حزورە لە کناسە ئامادەگیە، لە ژێرە حزورە لە کلاسە مەدرسە تۆ ڕوویگی خۆتە هەڕاج کردگە. بزانە چەپ و ڕاستخەبەر تێتە دەرۆ. ئێژێ ئەمڕۆ کوڕێکی 11 ساڵان خۆی کوشت، کە نیشکێکی 9 ساڵان خۆی کوشت بۆ خاتری ئەوەی کە پوڵی نەبوو سمارت فۆنێ بسێنێت و بتوانێ بڕواتە سەر کلاس. ئێژێ فرێک لە مناڵەکانە کرمان تەرکە تەحسیلیان کردگە، چون پوڵیان نییە ئایپەد بسێنن، پوڵیان نییە سمارت فۆنیان بوێت بڕۆنە ناوە ئینتەرنێت. بەخێر بێن بۆ جەهانە ئەنلاین و کۆچە ملیاردی ئینسانەکان بۆ دنیای ئەنلاین دەستی پێکرد. لەمە و بەبعد هەموو ئینسانی لەسەر ئەم گۆی زەمینە ئێشێ 2 ژیانی بوێت. یەک ژیانێکی عادیە کە لەشی ئەیکا لە خیابان و ڕوا بۆ نان و نانی ئەسێنێت و تێتە ماڵ و دانیشێ. بەشێکی فرە لە ژیانی و ساعاتهایەکی فرە لە ژیانی کە دنیای لاهوتە ئەنلاینە. و ئەمە غوولە گەورەکانی جەهان دروستیان کرد و ئەم کۆڕۆنا مەحسوڵە دەسە ئەوان بوو. دەبێت ئەم سەرزەمینە جەدیدەوە کەشف بووگە وەکو قاڕەی ئەمریکا بۆ ئوروپاییەکان، وەکو قاڕەی ئوسترالیا بۆ ئوروپاییەکان. ئێشێ پڕ بوێ لە جەمعیەت، ئێشێ پڕ بوێ لە مەسرف کنەندە و بەرهەمهێنەر، ئێشێ پڕ بوێت لە ئەنوا و ئەقسامی ئینسان و مەشاغڵە جەدید. و ئەمە سەبکە زەندگی تەواوە بەشەریەت ئەگۆڕێت. سبک زندگی تواو بشریت هیچ ئەگۆڕێ. پرۆسەسە ئینقیاد ئینسان ملیۆن بەرابەر سەنگینتر ئەکا. ئەمە ئەو جەهانە سەوا بۆ ئەوەڵین بار ئومەتە کوردی شەرەفی ئەمەی هەست بەر لە هەموو میلەتێ لەم دنیا پێی پێبردبێت و دەبێ ئامادە بین بۆ ئەم جەهانە. هەروە کە جاران دنیای سەرمایداریان تەقسیم کرد بوون بە ساحبان ئستعمارگەرە دنیا، هەروە کە جاران بە مەحسوڵاتە کارخانەکان پەلامارە ئەم گۆی زەمینیانەدا و سەرزەمینە ئێمە و سەرزەمینە کوردەواریشان لە چنگە ئێمە بەرەبەرە دەرهاورد. ئەم دەفعیشە کۆنترۆڵەکە نێ لە دەست ئێمە. وەختی تۆ لە دەستپێکی کۆرۆنا مشاهدەکە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا گەورەترین پرۆژەی تاریخی دەست پێ کردەگە. گەورەترین پرۆژەی تاریخ بەشەریەت ئەمەسە. تەمامی ماهوارەهایە کە لە عەسرە سەفەرە بە فەزا تەوەسوتە وڵاتانە دنیا هەنیدیاگەسە مەدارە زەمین و ناگاتە 4000 ماهوارە. ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ڕێگەیەکی 80 ساڵە کە بەشەر چووگە لە ئەرزی 2-3 ساڵە قەرارە هەمان تعداد سەتەلایت بهێنێتە فەزا، یعنی مەدارە زەمین. بۆچی؟ تا ئێستا لە خۆتان سوالتان کردگە بۆچی؟ یەک زمانی بریتانیا بە کۆنترۆڵە دەریاکانە دنیای خوارد. یاڵەتە متحدەیە ئەمریکا بە کۆنترۆڵە زەمین و بە کۆنترۆڵ دەریا دنیای خوارد. ئمڕۆ ئەوەی قدرەتە بەرتەرە جەهانە کە فەزای لەدەساوێ. فەزا یعنی مەدارە زەمین، یعنی جەهانە لاهوتی لەدەساوێ. و ئەمە ئەو سویچە گەورە بوو وا هیچ کەس پێی پێ نەوەرد. اتفاقەکە خەیلی سادە بوو. لە ژێرە ترسە کۆرۆنا خەڵکی خزیانە ماڵەکانەوە. لە ژێرە ترسە کۆرۆنا احتیاجە بە مۆبایل پەیدا بوو. لە ژێرە احتیاجە بە مۆبایل احتیاجە بە خەبەرهای جەعلی پەیدا بوو. یەک نەفەر لەوێ مرد،
دوو نەفەر لەگرا ئەمرێ سۆحا واکسەنتێ دوو سۆ نایێ فڵانە جێگە حملێ پێکریاگە بیسانە جێگە حملێ پێکرێ ئێشێ مۆبایل لەبێ تا کۆنتڕۆڵەکەن تا بزانن نەخۆشی یان نەخۆش نیە وایتە ناوی ماڵە قەرەنتینە کریاگی دەبێ خەڵک سەرە لێ نەدا دەی چی بکەی هار ئەوی شێت ئەوی ئێشە گوشی تەلەفۆنە بێ ئێشێ پەیامەک بەی ئێشێ لەگەڵی بابەتا بە تەلەفۆن قسە بکەی لەگەڵی دایکتا بە تەسویر قسە بکەی میزانە فرۆشە گوشیە تەلەفۆن چووە سەر میزانە مەصرفە ئینتەرنێت چووە سەر مردم گشتی معتاد بوو و ئەم بازەیە زەمانیە کافی بوو تا ئینسانەکان کە کەسێکی وەکو باوکی منوێت لە تەمەنە 70 ساڵە معتاد بوێ بە ئەپڵیکیشنە تەلەگرام بە ئەپڵیکیشنە واتساپ بەرەبەرە کە ئێمە دێر پێیاگەیشتین دنیای لاهوت تەقسیم کریاگە قدرەتەکەی وا لە اختیارە وڵاتانە غەربی و بە تایبەتی کۆرپۆریشنە ئەمریکایی چین خەریکە مشتێک ئەهاوێت وەلێ ناتوانێ ئەوە بوو ئاگادار بوون کە ئاغایە دۆناڵد ترامپ لەسەر تیکتۆک اختار شديدة سياسي دا بچين گەرەکی بەرە تیک تاک بگرێ هەر کە لەم جەهانە سایبرە دەست بوەشێنێت تەقسیماتی مشخص ئەوێ لە ئایندا سنوور دیاری ئەکرێ ئیمپراتوری دروست ئەکرێ ئینسانەکان ئەگیرێن و مەسرف ئەکرێن ئێستا کۆرپۆریشنەکە بە سوورەتە جەهانی حکوومەتەکە بەسەر ئینسانەکانە کابرا لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بەسەر مێشکەتەوە حکوومەتەکە لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا خۆ ڕەفتارەتە کۆنتڕۆڵەکە تۆ وادارەکە بسێنی بفرۆشی بکەی نەکەی بێ ئەوەی کە زەحمەتی ڕتخ و فتخت بکێشێ بووگە بە ساحبی هەموو جەمعیەتە دنیا هەموو هێزەکارە دنیا هەموو مەسرفە دنیا و ئەمە ئەو اتفاقە سەوا پێژن جەهانە پەس ئەز کۆڕۆنا ئەمە وەکو مۆدەرنیتە و بە تەورە کۆلی ژیانە بەشەری متحول کرد و ملیاردها ئینسانی ئاوارە کرد و دەست بە یەخەی کردن و ملیاردها ئینسان مردن لە بین چوون لە ژێرە کۆچە لە ژێرە فەقرە لە حەواشی شارەکانە لە برسیەتیە لە ژێرە دەستگاهە تەولیدە لە بێتەخەسوسیە ملیاردها ئینسانتر ئەهاڕێن لە دنیای لاهوتە لە تەنیاییە لە عوزڵەتە لە درۆ لە پرۆپاگاندایە کە ئەکرێتە ناو زەهنی لە خوو خصڵەتێک کە ئیتر هەنە خۆی نییە لە ئستراب و ئسترەسە لە نەخۆشیهای ڕۆح و ڕەوانیە لە خودکوشیەکە یەخەی پێ ئەگرێت ئەو اتفاقەسە وا لە دنیای ئایندە ئەکەفێ و ئەم پرۆسەسیشە وەکو مۆدێرنیتە دەیان ساڵ توولەکێشێ سنوورەکانی خەریکن ئەڕۆن قدرەتەکان خەریکن شاخوچانە ئەکێشن و قدرەتە بەرتەر ئیاڵەتە متحدەیە ئەمریکاس ئەبزار هەنە ئەوە ماهوارەکان هەنە ئەوە گەورەترین دەیتاکان هەنە ئەوەن گەورەترین شرکەتەکان هەنە ئەوەن دەیتابەیسە گەورەکان هەنە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا و ئیاڵەتە متحدەیە ئەمریکا و کۆرپۆریشنەکان و ساحبانە کۆرپۆریشنە یەهودیەکان جودۆ کریستیانیەکان تەواو و بەشەریەتیان کۆچدا تۆ بە ڕۆح و ڕەوان و بە فکر تۆ بە خوو خصڵەت و سەلیقە تۆ بە عاتفە وایتە دنیای لاهوت و دنیای ئەنلاینە بە لەشە گۆشتن و بە لەشە گۆشتن سرفەن وایتە ناوە دنیای خاکیە ئەمە اتفاقەسە کە ئەکەوێت و ئەوەی کە ئێمەی کورد دەبێ خۆمان ئامادە بکەین بۆ حزور قدرەتمەندمان لە دنیای لاهوتە بۆ بەرگرتن بەوەی کە ئینسانەکان و کوردی لە بین نەچن لەم تەحولە عەزیمە تاریخیەی دەستە کۆرپۆریشنەکان و ساحبانە سەرمایە دەستە ئەوانەی کە عیلمیان ها بەدەست و دانشیان هەست و تەمام علومە خەفیە زانن
بۆ ئەوانەی کە پلانیان بۆ بەشەریەت دروست کردگە و بە ملیارد ئینسانیان کۆچدا لە شوێنە پلانەکانە خۆیان ئومەتە کوردی ئەبێت ئەم جارە شکستێکی گەورە بەمانە بێرێت. لذا ئێمە حزورمان لە دنیای لاهوت و حزورمان لە دنیای ئۆنلاین دەبێ ئۆرگانایز بکەین ئامادە چۆن ژاپۆنیەکان توانیان لە مۆدێرنیتەی غەربی کەڵکوەربگرن شانە بدەن لە شانەی ئەوان ئومەتە کوردی بە ڕەهبەریەتە خۆتان بە ڕەهبەریەتە ئومەتە کوردی ئێشێ بتوانێت لەم تەغییرە عەزیمە تاریخیە کە زەرفە چەندین دەهەیە ئاینده تەکلیفە جەهان ڕۆشن ئەکاتەوە حزورێکی قودرەتمەندی بوێت ئاگاهانە بەرنامەی بۆ دابنین و لەگەڵ یا ڕوبەڕوو بووینەوە. بۆیە مەتنی ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ و ئەم جەهانەی ئێوە و ئەم مەتنە ئینقلابیەی ئێوە کە معتەقدە ئاخرین شۆڕشی بەشەر تەمەدون بە کورد دەستی پێکرد و تەمەدون بە کورد ئەمێنێتەوە و بەشەریەت بە کورد ئەمێنێتەوە و بە ئینسان و کوردی ئەمێنێتەوە. بۆیە ئەم اتفاقە ئەوە ئەوەڵین بارە خەڵکی کورد بزانێت لە زارە پەیمانە حەیدەری و هاتە دەر هەر کەسێ فکرەکە یەک نەفر لەم دنیا ئیشارەی پێکردگە بەم مەطلبەی وا من ئەمشەوتم ئازادە و مختارەوە جایزەیەکی گەورە لە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئەگرێت بەو مەزمونە کە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ فعالیەتە خۆی ئەوەسێنێت بچێت بێرێتی بێژێت یەک نخبە یەک پرۆفسۆر یەک تێگەیشت و نەوام چامەسکی ئەوەی تۆ فرەوە مهمی ئەزانی ئەسلاوی ژیژەک ئەوەی کە تۆ فرەوە مهمی ئەزانی وتکێسی دەرجەهانە پەس ئەس کۆڕۆنا چه شەکلی بوو کۆڕۆنا بۆ هات و چه اتفاقێکی عەزیمی تاریخی خەریکە ئەکەوێ و ئەم اتفاق عەزیمە تاریخیە بوو چییە و چه اتفاقی قەرارە لە ئایەندە بکەوێ. پس ئێمە لە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ تەمامە تەلاشمان ئەکەین ئەم دەحفە ئومەتە کوردی حزورێکی فعال قودرەتمەند ئاگاهانە بە تەمامە هێز و مەچەکی کوردیەوە هەیبێت بۆ بەرگرتنە بە تەماعە کۆنتڕۆڵکەرەکان و حەکەرەکانە وجودە ئینسان ئەوانەی وا لە تەریق ئەپڵیکەیشن ئانلاینەکان و خەریکن کارەکەن با بزانی وجودە دانە بەدانەی بەشەریەتیان حەک کردگە ڕۆح ئینسانیان حەک کردگە قەشەنگ حەکیەکەن چون ئۆسای کارەکەن چون ئەم کاران چون قەشەنگ بە ئایکۆنێک تەواوە وجودە ئینسانیەت و تەخلیەکەن بە ئایکۆنێکی تر پڕیەکەنەوە بە هەناردنە ئەنیڤەرسەریەکی ساڵی ڕابردوو دەرگیری مەسئلەیەک دەکەن دووبارە بڕۆیت و سوراغیان وەڵت ناکەن تەمام عمرت ئێشێ لەم دنیای لاهوتە زەندگیکەی وات پێیەکەن و ئێمە تێنە سەرە تەبعاتە ئەمە کە ئەمە چی ئەکا و ئێمە ئێشی چۆن لەگەڵ یا ڕوبەڕوو بووینەوە چۆن بەرخوردی تەکا بکەین و چۆن لە ئەسڵحەیە کە هەناردگیانە بوو گیانە ئێمە ئەستفادەکەین بە بزانن ئەوەی کە ئەمانە تەحتە ناوە هۆشە مەسنوعی بەحسی ئەکەن لە دەستیان ئەترازێت و بەشەرێکی کاولی نابود دروست ئەکەن و ئەم دەفعە دەبێ ئومەتی کوردی بە پێچەوانی تەواوی مردمەکانی دنیا ئاگادار بێت. ئەمە بوو بەشە ئەووەڵە دیبەیتەکەی ئێمە تا دەقایقێکی تر بەشە دووەمە دیبەیتەکەمان ئەکەین لە هەڵقەیەکی ترە لایەوە.